ڕۆژی یەکشەممە دوایین وادەی دەستوری بەردەم چوارچەوەی هاو ئاهەنگیە بۆ دیاریکردی کەسێک بۆ پۆستی سەرۆکوەزیرانی داهاتوو لە دانیشتوانی بەغدا دەپرسم ناکۆچەکانی نێوان ئەم سەرکردانە چین کەوا دەکات بە بەردەوامی کۆبوونەوەکانیان بەبێ ئەنجام بمێنێتەوە و دوا بخرێت. خلاف يعني التدخلات الداخلية ناکۆکی و دەستێوەردانی ناوخۆیی هەینە لێ ئەس باوەڕ دەکەم ئەو بیتوەیە کۆ لەسەر سەرۆکوەزیرێ بەرێوی نەها هاتبوو دانین یەک جێکێشێن لە پێشیا دیاریکردنا سەرۆکوەزیر بوو. والله هاي مو أول مرة ولا غريبة على ئەم نەجارە یەکەم ئەو نەتشتێکی خراپە و دەولەت دیارکردنا سەرۆکوەزیردا درەنگ دەمینە. هون هەموو دەزانن و وڵاتین هەرێمی دەستێوان دە دیارکردنا سەرۆکوەزیردا هەیە. إنه ماكو ثقة بالكتل السياسية وكذلك إنه كتلين سياسي باوري بهفنينن لدو كسين جهاتي ناگرن و دستوردان دروهنه افهمو سدمن الحقيقة البعض هناك وصاد فكرن كو بربجيري وان اي هري باشا و دكاره بر برسياريا داهاتو هلگرا لآلية دنجي دبيجن كو گندليا وان هيا و هف آهنگيا وان لگل كومن چكدار نينا افجي خالين لاوازن يعني مصالح وصراعات سياسية بجارە بەرژەوەندی و هەڤرکیە سیاسیە تێگەشتنەوان نینە دڤیا بوو چارچۆڤەیە هەڤاهەنگیە لە گۆری بنگەهی خزمەتکردنا وڵات vê mijarek alî bikira û kesekî amadekerî ji bo vê qonaxa giring a ku Iraq tê de derbas dibe destnîşan bikira. بديتنا من أفرا وشاكو هيا شر أمريكا وإيرانية أفا ياكو ناهلة حكومة وراء أفاكرن. أنا أقول هذا الرأي اللي ما خلى الحكومة تتشكل احتمال.